تەمومەژە زمسانە دابووە هاری بارە قاڵاوی شعرێوانە دابووە هاری بارە دەلاقە بێتاقەتە هەنارەکەی وتێنێ ولێ جلێ مەسانە دابووە هاری بارە چەمێ کۆڵانەکێمە مەکریاوە بەدەشتێ با کۆساری نەزانە دابووە هاری بارە پەشتە هۆری نەکەوتن ڕۆژیارێوە خەمین وێرەگێ وێشامە مرنە دابووە هاری بارە ئاسمان گەرم و گەڵا ڕەنگێ گرتسیاوێنێ تریشقە لە قێشانە دابووە هاری بارە هەسارە و ئارەزوو من مەکریەوە بەنازێ کێ ماچۆ نەگرەوانە دابووە هاری بارە دڵم کەوتەرە چاڵی زەوقم بێن ڕەفێقم خۆچیگە یەخبەندانە دابووە هاری بارە وینەرەوە شەویستەکە و تەلەڤیزیۆنی کۆمەڵێ سڵامێوە و هەریسان پێشکەش و وەشحاڵەنان هەنانی خزمەتتانە نەپێ پێشکەشکردەوە بەرنامەوە تایبەت بە نۆڕۆزی جا بەرنامەکەمانەنا مێمانجار و کاکاوەی ئەلیاسی ئەنجام و حەزب کۆمۆنیستی ئێرانی و ئومێوارێنم کات و ساتیەوە وە شەنیمە بەسەر بەردێ و بەرنامەکە یاگێ و سەرنج و ئێوەی وەشەویست بۆ بەڵێ کاکاوە سڵامت چەنە بۆ زۆر سپاسکە بەشدارە نیچی بەرنامەیە منی سڵامم پێشمە و هەر پاسە هەوڕێیانی هاوکاری جا تەلەڤیزیۆن و کۆمەڵێنە و هەمچنینێت بینەران و بیسەران و وەشەویست و ئی بەرنامەیە بەڵێ کاکاوە بە پاسە پرسیارەکێمە دەستپەنەکەم کە وەهار هێما و ژیوای تازە و سروشتی و شکست و سەرزا و سۆڵێ و ناوەشیە ئەی وەرزێ دلێدا بوونەریت و مێژوو خەڵک و ئی ناوچەیە و بەتایبەت کوردی نەچەنی پێناسەمەکردێ سەرەتا وەڵیانێ قسەکەم دەستپەنەکرد و سڵام و گەرم و وێم و سەمیمانە و وێم سڵامیە وەهاری و نۆروزی پێشکەش بۆ بە تەمام و ئێشمەی عزیزی و هەر پاسە بینەران و بیسەران و وەشەویستی بەرنامەیە ئومێدەوارن کە ساڵی تازەیە ساڵێ بۆ پڕجە وەشی و سەرکەوتن و موفەقیەتی پێشە و هەمچنین ساڵێ بۆ نسبەت بە کۆسپوکەندەهایە کە لێ جامیعێنە هەنێ و باعیس و وەشی ئینسانەکانەنێ باعیس و زیندەگی ڕەحەتتر و ئینسانەکانەنێ جە ساڵێ داهاتوونە ئانە بنێمێ پەشتۆسەرێ هەر پاسە بوو لێ قسەکاتەنە دەسۆپەنەکرد باسۆت کرد نۆرۆز جەشنێ کۆنەنە جەشنێ مەتایواچی بە چنگ ساڵهەی ساڵی چیوەڵتەری هۆرمەگەڵوە کە بنەما عەسڵیەکەش و پایە عەسڵیەکەش وەشگوزەرانی و وەشیکردۆ مردمین چاڕوێنە یا چا فەسڵنە یا چا مودەتەنە ئەویش بە مەبنەوانەیە کە فەسڵ و سەرمێ تەمامۆنێتر سەردامە نەریۆ پەشتۆسەری و زیندگی ڕوو بە فەسڵەیە گەرمتەرە مەلۆ شەوگار کۆتاوە مۆنێ و ڕۆژگار درێژە مۆنێ تەبیعەت وێژمە کەروە گوڵ و گوڵزار بەرمێنێ وە هەم زەمانێج ئیچێوە تأثیری مستەقیم شاهەنسەر و زندگی بنیامیوە بنیامیج ئەز جملە جەمەنتەخۆ ژاوەروی و هۆراماناتینە کە خەڵکانیانێ لێ دڵ و تەبیعەتینە زندگی مەکەرا بەنا بە شێوە زندگی کێشە لێ دەگاهایەنە زندگی مەکەرا مەجامع یا جامیعایە مێخلەتەرێ کە ڕۆژمەڕە هەنێ چەنی تەبیعەتی سەر و کار شاهن و هەر پابوونەوە سەر حاڵی تەبیعەتی و شادا بیۆ تەبیعەتی و لووە و جە فەسڵێک کە تەبیعەت مەلوو پێ فەسڵێتەر تەئسیریە تایبەت شەن سەرشاوە و وێتشە کە بەوە ئامە و فەسڵ و وەهاری و نۆرۆزی کە فەسڵ و سەرمێ و تاریکی منیا پەشتۆسەری و هەمزەمان ئیسراعاتێک کامڵ و درازمزدە شاکردن وێشە ئامادەکردن پێ بە ئیسلا کار و فعالیەتی بێسڵا تازەی جە فەسڵێتەر تازە نەکە واچمێ وەهارن هەر پابوونەوە ئانەیە جەشنە مەگێرە هەر پاسە کە تەبیعەت جەشنەژ مەگێرۆنێ بە ئەنوا وەقسام و ڕەنگامە پۆشۆنێ گوڵ و گوڵزار سۆزەڵانەی ئەنوا وەقسام و ڕەنگ و گوڵەکە هەر پاسە بنیامەکەیچ
ڕەنگە بە ئێستا جەبربار و لیباسیوە لیباساوێ متەنەوعێ ڕەنگهای شادێ مەپۆشانێ جاپا بۆنەوەی ئینە وێژ جا لە حاز و هەم ڕەوانی و ڕۆحیوە و هەم جسمیوە تەئسیریە تایبەت شەسەر و ئینسانی ئەس جمڵە ئینسانهایە واتم کە چەنی تەبیعەتی نزیکێنێ هەنێ لێ دڵ و تەبیعەتینە و منتەقە و ژاور و هۆرامانی جزء و ئانێنێنە کە نزیکێنێ بە تەبیعەتی. بەڵێ زۆر سواس. کاکاوە خەریکێنم مەلمێ پێشواز و ئەوەڵی نۆرۆز و دما و شۆڕش و ژینەی شۆڕشێوە کە ماوە 6 مانگێن بە گڕوتینەوە بەردەوامن بە باوە ڕوشما جەژنەکەی نەورۆزی و دەستپێک و ساڵی چەندی بلاڕاوە خاستەر مەتاواگنا خزمەت و ئی شۆڕشیەکە ئیماوە بەردەوامن. چەندەتی بەڕێوەبەردە و نۆرۆز و مساڵی و جەشنەکە و نۆرۆز و مساڵی پێیانەیە فەرق و جیاوازیەشە نەک فقط بە خاطرانەیە فەرق و جیاوازیەشە بۆنەی جە ساڵانی ڕابردووی بەڵام مەشۆ ڕنگدانەویەشە بۆ جا بە ئێسلا ئاخرین تەحوڵات و جامعەی چووە کە ئەس جمڵە منتەقە هۆرامان و ژاوەروی جزۆشن هەرپا بۆنەوە وەشەویستیانەیە کە بەرگوزارکردەوەی جەشنانەنێ بە ئێسلا حتممە من متمەینە ناچێوهایە جەنەزەرە مەگێرا کە ڕنگدانەوە ئاشۆڕشی شەپەوە بوو یا کە تێ ساڵێک قبلی ئاجامیعی شەپەوە بوو ئەس جمڵە ئیش 6 مانگە ئەخیریە کە خیزشی انقلابی شۆڕشی انقلابی جا سەرتاسەرەوە وڵاتی نەبیەن پێی نمونێ تۆ تەماشا ئەگەرکەرینێ هەمیشە جەشنە نۆرۆزیەکە جیاچانەیە یاگی وەشی کردێنە یاگی بە یاوێنەوە وەشی کردێ و خوێ و شادی و سەمیمیەتینە بەڵکو هەمزەمان یا یەج بێنە پێی ئانەیە کە بە شێوەیە فرە متەمەدنانە فرە کنکرێت یا جەمبەنی شدە خەڵک انتظارات و وێش و احترازات و وێش دەربڕۆ مەسەڵەن پێی نمونێ جە منتەقە و کوردەواری وەختێنان و نۆرۆز بەڕێوە مەلۆنێ مردم ستەمیە مەزاعەف و مەسەلەی ملی کە هەنسەرشۆ بە شێویە ناڕزایەتی شەنە دەرمەبڕۆ و هەمزەمان بە شێوێ جەشێوەکە چوارشێویە خاص پێ فعالیت و وێش دیاری مەکەرەوە پێی مەسەلەی مەسەڵان پێی نمونێ مەسەلەی محیط زیستی کە ئی ساڵانە ئەخیری کە چێوێ بێنە کە جمهوری ئیسلامی نە ئەهمیەتش بەرنان بەڵکو وێچش سەرچاوە خراوکردە و جەبێن بەردێش بێن هەمیشە جە نۆرۆزەکانە جە جەشن و نۆرۆزەکانە بەشە جە بەرنامەکەی سەروانەیە تەرخان کریان هەرپا بۆنەوە ئەو لەویەتۆ جەشن نۆرۆزیەکە ئەمساڵی مەشۆ تقریبا ڕنگدانەوە خیزش و انقلابی یا شۆڕش و ژن ژیوێ ئازادیش چەنە بۆنێ ئەوی چەنیمەتەوە چەنەش بوونێ کۆنکرێت دەگە من گەرەکەم بۆ گەرە چوارچێوی باسکەرونێ شعارهایە چەنەبە ئەس جمڵە شعارە و ژەنی ژیوەی ئازادی و جە شعارە عەسڵیەکە و پلاکاردە عەسڵیەکە بوو کە مەشۆ هەر گۆشە و کنار و ئی مەراسمانەکە بەرگوزار بوونێ وجودش بوونێ ژەنان بە مەسابه و پایە و بە ئێسلام نیمۆ جامعی و ئی ئینقلابێک کە ئینقلابیە ژەنانن و پێی داخوازیەکەی وێش و وەک چێویە کەمتەر جانەیە کە نیمۆ جامعین نیمۆ بە ئێسلا گەرەکشن بەرابەر بۆ جەبار و سیاسی اجتماعی ئابووری وەچی جامعانە مەشۆ ئیناشە چەنە دیارێ بە هەر پابوونەوە چوە وەشەویستیانە کە بەڕێوەبەرەوەی بەرنامێنێ خۆمەشۆ بەرنامەکە چاچوارچێوە نە پێشتر حڕێزی کەرا کە ژەنان بەشدارێ بە ژەنان وێشا جەپایە ئەسڵیەکە و بەڕێوەبەردەوەی مەراسمانە بە و بە ئێسلا فقط قانعیجنەوە بە پانەیە یعنی خەڵک و ژەنان و بەڕێوەبەرەوە بەرنامەیە نمە و قانعی باپانەیە کە فقط ژەنی مۆجریە بۆ یاکەتێ جەگۆشە و کنارێجە بەرنامەکەی بەکار بلۆنێ ژەنی مەشۆ پایە عەسڵی بەڕێوەبەرەوە مەراسم و ئەمساڵی بۆ مەراسمە نۆرۆزیەکە جەسخۆنڕانیەکە شۆگێرەش جە وتارداکە شۆگێرە جە عەرسەهای مختلفی ئیسا هەر عەرسیە کە پەنەشا باش بۆنێ کە بەهێ بەڕێوەبەردە و باشتر و زیندگی جە نمەزا شعر واتێ حتا جە بەڕێوەبەردە و بەش و هونەرەکەش بار و گۆرانیە بۆ شعرە بۆ هەرچیە بوو پابوونەوە ئینە وێش بدونە ئانەیە کە بە ئێستا تۆ کاریە زل و زەبەر و تایبەت و کردەبوو کە پتاوە دەستکێشاسەرۆ عەمەڵەن
خاستەکە ئاجم بشیتە ئاخیزەشە ئینقلابیتە تا ئەنگازیە بەراورد کردنی و نیشانەمەی کە کارمەکەری پێش بەنەزەرەوە من مردم و ژاوەر و هەورامانیش ئینسانایە بێنێ کە جەباقی ئەگەر نواچ و فرەتر بەڵکو جەباقی وڵاتان شوێنەکەوتەر و ئێرانی باشتر ژەن و پیاپیوە بە ئێستا کارشاکردن عرصە زندگی اشتراکینە زندگیشا بەڕێوە بردن احترام و یویشا گرتنە ژەنی ئەگەر چین و عکارانە قۆڵێ هۆڵماڕۆنێ ساویەکەرۆنێ گۆشەگیرەنۆنێ بە نەزەرۆ من مەراسمهایە پڕبار و باشترێمەوە و ژەنی کە بەشە جەکارەکەەوە حەدی ئەقەل بە ئەنگازۆ پێ کارەکە و جامعە گێرۆ دەست من مطمئنە نا جامعە بەرەو ژاگە وەشتر زندگی وەشبەختانەتر پێ ئینسانی مەرونێ بناپانەیە ژەنی بە ئێستا نیشانەشدان یا نیشانە دریان کە مەتۆنێجە پیەی باشتر زندگی بەڕێوە بەرۆنێ وەش فکرترەنە و حتا بە ئێستا تحقیقاتێکە کریان ژەنی پسێ بە ئێستا وێش جەبار و تەوان و دابینەری و بە ئێسلا خلاقیەتی و ئەغڵب و عەرسەکە و جە پێ زیرەکترە بێن ئەگەر تۆ تەماشاکاری جەمەدەتر فرە دوور نەرمێنێ باس و تحقیق و چگەرمێ جەمەدارە سەرە تەماشاکەر هەمیشە ناچێ زیرەکتەری جە پڕابێنێ چی باشتر شەهەنە بێن بە ئێسلا تاکەتێ منزورمانیە کە کوڕی یاکەتێ پێ دەستکەری گیر و شاپا بۆنەوەنە ئەگەر ئی نۆرۆزە چاچوارچەوە نەبەڕێوە بلۆ کە ژەنی هەرجە ئەوەڵ و بەرنامە ڕێزەکەیەوە تا ئاخر و بەرنامە ڕێزەکەی نەک فقط نیمە و بەرنامەکەی بەڕێوە بەرک و پایە و ئەسڵی بەرنامەکەی و بنا بە خیزشی ئینقلابی کە دەستشپەنەکردن ئانە وێژ تەسیریە باسیژمۆنێکی جنبشەنە و ڕنگدانەوەی باشێکیمۆ جە کل و ئێرانینە پێی ئی منتەقەیە کە منتەقە و ژاوەڕی و هۆراماناتین بە ئێسڵا بەڵێ دەستەوەش خەڵک ڕووەکە وەهاری و نۆرۆز مەلا باوش و سروشتی و هۆڵی مۆزە بلا دۆر و یوترینی و شادی وەشی کەرە کۆگا و خەمەکەش ئەوزاواری و بەدڵی وەشگێڵاوە یانە ئیمساڵ تا چنگە پێویستن ئی هەستە گردگیر بۆ دیارن جامعە بە کولی مراحل سەختی اقتصادینە بەسەرمەوەڕۆ کەمەکردی و واشمێ بەڕاستی جامعەیە ئەفسۆردن بنا بە دەسەڵاتیە ناشیرینی کە ساڵیانی ساڵ باڵی ڕەشش کێشان بەسەروا جامعەرە و ئینسانەکە بە زۆر مەجبورش کردێنێ تا ئەنگازیە پاشێوە زندگیە بەڵام وەشبەختانە ساڵ بە ساڵ ئینسانەکەەوە جامعەیە نیشانە شادان کە ئەترانە قابل قبول نییەن و زندگی باشتر شیا و ئینسانی شاگەرەکەن جا هەرپا بوونەوە با وجودۆ کل و کەموگۆڕیهای اقتصادی بێکاری گرانی بەڵام خەڵگمەتۆنێ بازم پێکەنین وزۆنێ سەر و بە ئێسلا دەمۆیوین یاکەتێ پێوە سەرحاڵێ بە سەمیمیە بە چونکەتێ دیارن مادیات پایەوە یۆجە چێوە ئەسڵیەکۆ زندگین بەڵام کول چێویچپانەوە گرێن نەدریان وەختی ئێمەبینی و دەسەڵات پاسەنە و خەڵکەکەی گەرەکشن بەرەوە ئایاگێ بەرەوە و وەشیجە ئینسانەکان مەسانوە و قۆڵ و دنیاتەری کە بدونە هیچ پایە مادیش بۆ نێپەنەشامەوەنێ کە ئینسانە پا ئەقلانیەتە یاوێنێ قەبوڵژنمەکەرا خۆمەتاوا دەست و گوی و بە بەڕێوەبەردۆ هەرچێ باشتر و نۆڕۆزەکە بە بەڕێوەبەردۆ سەمیمانەتەر و نۆڕزەکە هەم فکری باشتر پێ زیندگیە باشتری ژەنی و پیاجەش دەستۆیوی مەتاوا بە ئێستا وەشی وزا یانەوی وەشی وزا دڵۆیوی چەنی یوی بە هەم خەم و یوی بە پێ ئانەیە کە بتاوە ئاخەمە گۆرانە کە سیستم حسێنش لێ دڵی شاوەرە یانێشاوە ساڕێژێ بە و هەم زەمانیش زەنجیروار ئی دەستدەی چەنی یوێ و تەبادڵ نەزەرکردێ چەنی یوێ و خوێ و شادی کردێ چەنی یوێ زەنجیریان پێیانەیە کە بتاوە کاری گەورەتر جا مقابڵ و ئی دیوینەکەرانێ پێ زندگی باشتر پێویشە فرە مهمی چەند جا مەراسمەکە و ئەمساڵینە بەڕاستی زەنجیروار ئافەر هەنگ و
منطقه هۆراماناتیە بە عام کە ڕەشبەڵەک و ژەن و پێجە هۆرپڕاکاشە نەبیێن ئانە بووە پایە عەسڵی ئەتر جنسیەت جایی بینی ژەن و پێجە بڕێبواریۆین و ئانە وێژ گەرمیە تەرمەوە بە زیندگی ئانە وێژ بڕیارێ تەرمەوەنێ بە ئیسلا یەکیەتێتە نیشانەمەوەنێ کە ژەن و پیەیەک ناچی کوڕی منطقەیە عەزم شاجەزم کردن پێی یاوەیە بە زیندگیە باشتر و هیچ شێوەیەک نمەتەوە ئانە بۆنێ جیاچانەیە هەردووی جنسەکە ژەن و پیا دەست و وی بەرەو ئانەیە بلا کە ڕەشبەڵک یۆجە سنبلەکەوانێنە. بەڵێ دەستەوەش بۆ کاکاوە سروشت و کوردستانی بەگردی و سروشت و هۆرامانی بە تایبەتی فرە جوان و دڵگیرە هەرچەند چی ساڵانە نەیارەکەی هەوڵی فرێشان دێنێت تا شێوناش ئەرک و سەرشان و خەڵک و ژینگە پارێزان چێشە تا ژینگە پارێزیۆ. بەڵێ بەداخەوە جمهوری ئیسلامی بە بەهانایە مختلفی وە حتا نەگەانە ئەهمیەت ژنان بە درەختکاری بە محیط زیستی بە فرە چێواجە محیط زیستەنە بەڵکو حتا وێژ ئامدانە خەریک بێن جەبێنش بەرەوە بە بەهانایە مختلفەوە درەختش بڕێنێ درەختش سوچنێنێ وڵاتش سوچنان بێن باعث و فرە چێوە بەڵام خەڵک کە ئاگاهانە پێشبینەیە بەردێنەوە و هەمزەمانیش تەبیعەت بنا بە خصوصیات و ئینسانی بنا بە تەبیعەت و ئینسانی محیط زیست تەبیعەت شێوێن کە ئاچێوە بە ئیسلا تەبیعەت سەرحاڵ بۆ کەشوکێ و سەرحاڵ بۆ محیط زیست سەرحاڵ بۆ تەئسیریە مثبەت شێن سەر و مەردمی و هەمزەمانیش چێوهای منفی کە مەکریا یا هەنجە تەبیعەتەنە تەئسیری منفیش بۆ سەر و بنیامی جا پابوونەوە مهمن کە بە دەستپێکردە و فەسڵەوەشی کە خەڵک پاش مەکریەوە مەتاوە بلۆنێ شۆنە پێ لێ تەبیعەتی و پێی یاگە دیدەنیەکە درەختکاری کریۆنێ تا ئایاگی کە مەکریۆنێ درەختکاری کریۆنێ هەریۆ بە ئەنگازە وێش و تەپ و مەسئولیەت و وێش وەدوانێکە هەر کەسێک کە مەلۆ پێی یاگە وەشانەکە استفاده کردن چنین طبیعتی با پیساتیه سعی کردن ژینگە و طبیعتی پارێز نۆنێ هەر چێویە نۆزێنێ طبیعتی ئاچێ واکە استفاده شامەکە و سعی کردن چنین دەسۆبێش گێڵ نۆشاوە پێی یاگەهایە کە یاگێ ئاچێوانە نێبسێ زبڵدانەکە مەسەڵەن پابوونەوە فرە مهمن کە ئانێچە بۆ یۆجا بە ئیسلاح تاکتیکەکە یۆجا سیاسەتەکە یۆجا شعارە عەسڵیەکە و بەڕێوەبەرد و نۆرۆز و مثاڵی عامدانە کە وەختی جمهوری ئیسلامی پاشەگەرەکەن بەڵام ئێمە هەر کۆڵمێمێ درەختکاری مەکەرمێ ژینگەمە پارێزمێ هۆشمە هەن پۆشەوە ژینگە پێمەنە و ئێمە پێ ژینگەی بەڵێ دەستەوەش بۆ کاکاوە چەنی دەستپێک و شۆڕش و ژینەجە کوردستان و ئێرانە نەتایسە خەباتکارێەوە فرێکی ڕێنەگیان و وێشە بەخشان پێ دەستە بەرکردەوە مافە ڕاستەقینەوە ئینسانی چی ڕوانە چەنی مەتاومێ هاوخەم و بنەماڵەکان شابۆمێ و نازمێ هەست بە تەنیایکەرە هەر پاسەکە ئی ئەڵۆ بابە وەشەویسە ئی واڵۆبرا وەشەویسە کە کەسێ عەزیز شاجە دەستدان نیشانە شادێنە چی ششمانگەنەکە وەختێ جمهوری ئیسلامی گیان و عەزیزێشا مەگێرە و ئێشا مەتەرسا نەگرەوەیش پێمەکەرهەنە هیچیە بەڵکو پسێ بە ئیسلامۆنێ هێزیە پێشا کە ئەنەرژیە پێشا پێیانەیە کە وەشی کەرانێ وە بەجێیانەیە بەجێ ئانەیە کە خەم و خەفەت و گرەوەی بەڕێوەبەرانێجە سەر و زیارەتەکەوە سەر و زیارەتەکە بە ئیسلا خەڵکێ فرە کۆمەوە خود و ئیبنی ئامانە خود و ئی ئەوەبابێ و واڵۆبرا وەشەویستیە کە کەسی عەزیز شاجە دەستدان دڵداری خەڵکەکەی ماوە حتا نەک فەقەت شیعرە بەڵکو و گۆرانیە ماچە بەڵکو مەرەخسا هۆرمە پڕاکە چی ڕوانە بازم دیمە جە ساڵۆگەڕشانە جە بە خاترۆ مناسبەت و ئامێ ساڵەوە تازێ و نۆڕۆزی ویشێوانە کە خەڵک سەردان و سەر و زیارەتەکە کەرێ وینن کە شادی بێ هۆرپڕێ بێ شارە بێ ورە دێنێ بە خەڵکی هیچ جۆرە شێوانە پابوونەوە بەڕاستی ینی چەنی واچوونی نمە کریۆ کە خەڵکانی ئەوە بابیە واڵۆبرایە کە وەشەویستە وێشاجە دەستدان بە ئیسلا ئێمۆمانان کە فرەتەر چە ئێشامەتە واچوو ئێشا خەفەتەکەشا کردن بە وریە پێی وشە کە درداڵی خەڵکی ماوە
پاورە بەرزەوە چێوێن کە عەسڵەن بە کەلیمێن مەکریۆ وەسف کردیۆ بەڕاستی بەڵام یعنی منانەیە بە باش مەزانونێ کە باوجود و کلوا خەلاقەتیەوەی ئەوە با بە واڵە برا وەشەویستە کە کەسێشا جەدەزان و پاسە بەرخورد مەکەرا چەنی ئینسانەکە لێ جامیعایە چەنی جامیعایە وە دڵگەشێنێ بە ئاڵ و گۆڕێ باشتری پێ کل و ئینسانەکەەوەی جامیعایە بەڵام هشتە یاگی ئانێشە هەنە کە خەڵک بە دەستە گوڵوە بلو پێنێشا سەردان شاکەرۆنێ پێچنە دەیەخێ چەنیشا بیشۆرە تەبادڵ نەزەر کەرۆنێ سەر و زیارەت و عەزیزەکەشەوە گوڵ چەپکە گوڵ بنیۆرە گوڵکاری کەرۆنێ سەر و زیارەت و عەزیزەکەشە چۆڵ نەکەرۆنێ و ئاش و ئارانە ئاداخوازیانەکەی عەزیزانە پێشە وەشەویستترین چێشە کە گیان شابێت جەدەڵ شادا بلا پێش مبارێزە کەرا کۆڵ نەڵانێ پاشیوە کە وێشا پەنەشا باشن و بە سەلاحش مەزانە و یاگەشەنە کۆڵ نەڵانێجا بە سەرنجام یاونە و داخوازی عەزیزانی گیانبەختکردووی چی ڕێنە وەواتی چم سەردان و ئی خانەوادە وەشەویستانە کەرانێ دەستەگوڵ و وەشەویستیشا پێبەرانێ و چەنیشا بە ئێستا بڕیار تازە کەراوە کە ئێمەج نەک فەقەت زۆر کناچە و کوڕۆ و عەزیزان و شمنمێ بەڵکو ئێدامەدەر و ڕۆ عەزیزەکەشتانێ بەڵێ دەست دوۆش بۆ کاکاوەفرە وەشحاڵی بێمێکە چی بەرنامەنا بەشدار بێشی ئەگەر قسەوە تایبەتە ڕوو بە خەڵک یا پێبینەرانی و تەلەڤیزیۆنی و کۆمەڵی هەن فەرموو قسێ تایبەتم نیەنە فەقەت ئانەکە مهمن کە مەراسمەکە و نۆرۆز و ئەمساڵی جەمەرحەلیە جەساڵ و پێشووتەری ئەولاتەر گیریۆ واتە شعار و ژەنی ژیوێ ئازادی چەنەش ڕەندانەوەی بۆ ئۆرپڕەی ڕەشبەڵک سایە کردی و جەسەتحێ وەسیعانە بەڕێوە بلۆنێ ژەنی یۆجە پایە عەسڵیە و بەراوبەردەکە و مەراسمەکە بە جەحەد و بە ئیسڵا قسەکردێنە سخۆنڕانی کردێنە و ئاخروە ئانەیە ماچوونێ کە ساڵێ ئومێدەوارەنا کە ساڵی تازێ ساڵێ بۆ یاوەی بە ئاوات و ئارەزوەکەتە بە ئاوات و ئارەزوەکە و کولیمە ساڵێ بوونێ پێ خاتمەدەی بە دەسەڵات و نەگریس و جمهوری ئیسلامی پێی زیندەگیە باشتر و بەرابەری پێ کل و ئینسانەکەەوە جامیعایە دەست وەشحاڵی بێمێ زۆر سپاسکە بەشدار بێشی مەمنون دەست و شمێژ بەژم زۆر سپاس